بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، جارێتتر لە بەرنامەی شیرین چا بە ئێوەی ئازوو خۆشەویست گەشتینەوە. سوپاسی خۆی گەوراکەین لەسەر هەموو نیعمەتەکانی، بە تایبەتی نیعمەتی ئیمان و نیعمەتی لەشساغی و نیعمەتی جارێکتر گەیشتنەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست دوای بانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانی پیرۆز. خۆی گەورە جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بکات و بیکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان و بۆ تێکڕای موسڵمانانی جیهان ئینشاءالله. ئەزانم لە ئەڵقەی ئەمڕۆیە ئەڵقەیەکی جیاوازتان پێشکەشەکەین کە چیرۆکەکانی نیەت تەنانەت لە ڕووە فیقهی و لە ڕووە معاملەیەکەیشەوە زۆر قورس و گرانە. چ جای ئەوەی کە تۆ نیەتی کارێکی خێر لە دڵا کە ئێمە زۆر بە ئاسانی و بە ساناییەتە بەرچاومان، بەڵام ئایا نیەت ئاسانە لە ژیانی مسلمانە؟ ئایا ڕاستکردنەوەی نیەت بۆ خوابوون، ساڵحبوون، چاکبوون ئەمانە بە ئاسانیەتە بەردەستمان؟ ئایا ئەتوانین نیەتی باش لە نیەتی خراپ جیا بکەینەوە؟ ئەتوانین ئەو قەرینانەی کە هەمانە و ئەو مەلائیکانی کە لەسەر شانی ڕاست و چەپمان کردەوە چاک و باش و خراپەکانمانە نووسن، ئەتوانین بەڕاستی زاڵ بین بەسەر هەوا و نەفس و ئەو بەشە شەیطانی کە هەموو مرۆڤێتیایەتی، بەڵام پێغەمبەران خۆی گەورەیان پارێزێ و بە تایبەتی حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم کاتێکە خۆی گەورە لە کاتی سنگلەتکردنیە ئەو بەشە شەیطانی لە حەزرەتی محەممەد الموستەفا دەرهێناوە و کوباسەکرێت. یا ڕەبی خوایە، دەوڵەمەندمان کە بە خێر و چاکەیە کە خۆت بۆ عەبدە ساڵحەکانی دیاریەکەیت و نەمان پەرژێتە سەر تەدبیر و کارە نەشیاوەکانی خۆمان کە شیاوی دنیا و قیامەتمان نییە. یا ڕەب، هەڵبژاردەی تۆ کە بۆ ئێمە باشە ببێت بە ئیختیار و هەڵبژاردەمان لەسەر شۆڕیەکانی گوناه و تاوان بمان بە بۆ عیزەت و سەربەرزیەکانی تاعەت. بە تۆ سەردەکەوین، سەرمان بخە، پشت بە تۆ دەبەستین، مەمان دەردەست نەفسی خۆمان، داوا لە تۆکەین، بێ ئومێدمان مەکە، بە فەزڵی خۆت بێ بەش و مەحروممان مەکە یا ڕەب العالەمین. ئاگری دووری خۆتمان لێ بە دوور بگرە و نزیکی و قوربمان پێ عەتا بکە. اللهم ئامین یا ڕەب العالەمین. خۆشەویستان، ئێمە ئەتوانین نیەتەکانمان بە تەواوی ساختینەوە بۆ خۆی گەورە، ئەتوانین نیەتی باش بێنین. ئەڵقەی ئەمڕۆمان لەم باسەیە ئینشاءالله ئەچینە خزمەتی و بە تایبەتیش لە خزمەتی مامۆستایەکی زۆر بەڕێز و خۆشەویستا بین، مامۆستا دکتۆر ئومێد نەجبەتدین موفتی ئینشاءالله لە خزمەتیا بین کە مامۆستای زانکۆیە و خۆشحاڵین بۆی کە لە بەرنامەی ئەمڕۆمانە لە خزمەتیانە بین. مامۆستاگیان بەخێر بێنێ. سپاستان ئەەکەم، دەستان خۆش بێ ئینشاءالله. خۆی گەورە بیکات بمای خێر و بەرەکەت و خۆی گەورە پاداشتی خێرتان باتەوە لەسەر ئەم بەرنامانەی کە پێشکەشێکن و خەڵکێکی زۆر سودمەند ئەبێ لە بەڕێستان. خۆی گەورە لێتان قبوڵ بکات ئینشاءالله. سپاس. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا، دیارە مەسەلەی نیەت مەسەلەیەکە کە پەنهانە، یعنی نهێنیە، لە دڵایە، لە ڕووی فقهی، لە ڕووی ڕووکاری بڵین زمانەوانی نیەت چییە؟ یاخود ئەگەر بکرێ ڕەنگە هەر نیەت و ئیخلاص نزیک بنەوە لە یەک، چۆن ڕەبتێکە لە بینیانە؟ بەڵێ، بەنای خۆی گەورە طبعاً لە ڕاستیدا نیەت یەکێکە لەو شتانەی کە بە تایبەتی موسڵمان وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی کورتی کردوتە لەوەی کە هەر شتێک ئێمە بمانوێ وەکو مەخزوونێک، وەکو شتێکی خەزنکراوە بۆ خۆمانی بیهێڵینەوە، تەنها ئەبێ لە ڕێگەی نیەتەوە بێت. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئیمام موسلیم و بوخاری ڕوایەتی کردووە ئەفەرمێ وئینەما لكل امرئ ما نوى، یعنی حەسری کردووە تەنها ئەو شتەی کە نیەتت هەیە بەس ئەوەت بۆ ئەمێنێتەوە لای خوا. طبعاً مەوازینی خۆی گەورە لە بابەتی نیەتە جیاوازە لە مەوازینی ئێمە. خۆی گەورە یعنی چەندێتی لەو میزانان نیە، چۆنیەتی هەیە، یعنی چۆنیەتی لە لای خوا گرنگترە لە چەندێتی. ئەگەر چۆنیەتیە کە زۆر زۆر کەمیش بێ بەلای خۆی گەورەوە زۆر زۆر قورسە. بۆی ئەبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وایە کەلیمەیەکی زۆر سادە لەسەر زمان کەچی لە میزانی خۆی گەورە زۆر زۆر قورسە. ئەو تا ئەبینیە فەرمێ سبحان الله وبحمده سبحان الله العظیم
هەر پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئەفەرمێ زۆر سووکە لەسەر زمان بەڵام لە میزانی خی گەورە زۆر قورسە مەبەستمانەوەی یعنی ئەم بابەتی نیەتە بە تایبەتی لە قورئانە لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگیەکی زۆری پێدراوە و لە ڕاستیدا مستەقبەلی هەموو یەکێ لە ئیمانداران لەسەر ئەو نیەتە ڕاوەستاوە ئایا ئەو نیەتەی کە هەڵسو کەوتەی ژیانی دنیای ئایا نیەتەکەی هەبووە لەگەڵ هەڵسو کەوتەکانیان نەیبووە چونکە لە ڕاستیدا کافرێک و موسڵمانێکیش لە دنیادا يعني حتى حیواناتیش مەسەلا هەمووی ئەژی لە دنیادا بەڵام ئەوەی جیایەکاتەوە کە مسلمانێک لەگەڵ کافرێکە ئەو بابەتی نیەتەیە کە مسلمان بە بۆنەی نیەتە باشەکانی خۆیەوە و لە پاشانیش بە بۆنەی کردەوە چاکەکانیەوە تەبان قیامەت بۆ خۆی دابین نەکات و ئەو ژیانە بۆ خۆی فەراهەم دەهێنێت. هەموو ئیشێنێتی لەوانە بۆنێتی خۆی ئەو شتە بکە خۆی معدل خی گەورە لە شەو و ڕۆژە بەسەرێمە مراقیب نییە کاک فتاحیان سڵی خوا لێبێ جەنابیش بیاخۆ بەخێر سەر چاوم پێمان خۆشە هەموو ئیشێک سە تۆ ئەم دوکانەت کردوتەوە بەیانی کەیت دوکانەکەیتەوە نیەتە چی لە کردنەوەی ئەم دوکانێ وڵی نیەتمەوەیە بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆ بۆ ڕزق و ڕۆزی و لەسەر ئیشێکی حەڵاڵ و جەڵاڵ و ئیشەڵڵا بێوەمان کار لێ بەڵاو مەسیبە بە دوور بین و بینیم قۆڵە هەڵکرد بوو بۆ دەستنوێژ ئایا هەموو ئیشێک نیەتی ئەوێت هەموو ئیشێنێتی نێت بسم الله الرحمن الرحیم نێت بە نێتی خوا ئیشەڵڵا کە خوا لەو ئیشەیە سەرکەوتو و ناجێ بیت ئەگەر ئینسان نیەتی هەبێ بڵین شتێ بۆ خوا ئەیکایە شتێ بۆ خوای نایکا چۆن خۆت یەکلا ئەەکەیتەوە بڵین سە خێرێ ئەەکەی شتی ئەەکەی لە دڵی خۆتا چۆن خۆت یەکلا ئەەکەیتەوە کە نیەتەکەت بۆ بێ نێتەکەیکا بۆ خوا بێ خێرکەی ئەبێ نێتی دڵێ وا بێ بۆ خوا لە ڕاهی خوا ئەو خێرە هەچێ بێ ئەو بەکری کوڕی محەممەدی کوڕی حامیدی ترمذی ڕەحمەتی خوای لە بکەیەکێکە لە دۆستە دیرینەکانی خی گەوراکە فەرمێت إذا مكثت الأنوار في السر نطقت الجوارح بالبر ئەگەر لە دڵە نور و ڕووناکی خۆی بگرێت و قاعدە و بنچینەیەکی بەقوەتی هەبێ عنی دڵ خاوەنی نیەت و کانگای شتە باشەکان بێت ئەوە لە بوددە ئەبێت جەستە و ئەندامەکانی جەستە چاکە و چاکەکاری بکات. ئەزانم هەر عادەت و کار و کاسبیەکت کە دروست و مەشروع بێت لە ژیانی خۆتا بەنیەت ئەبێ بە عیبادەت بەس ئەوەنی کە نیەتێکی باشە هەبێت تۆ بۆ نمونە مناڵەکان تەبەی بۆ سەیرانگایە بۆ شوێنێکی خۆش و ئەم شوێنە نیەتت ئەوەیە کە مناڵەکانی ئیسراحەتێ بکەن نیەت ئەوەیە کە دڵی مناڵەکانە خۆشکەی بەس دڵ خۆشکردنی مناڵەکانە ئەبێتە عیبادەت بە بێ ئیخلاص هەر نیەتەکە با ڕاستیش بێت یعنی بە بێ ئەوەی ئیخلاص لە نیەتەکە تا هەبێت مەبەستە پێی خوا بێت یا مەبەستە پێی ڕەزامەندی خی گەورە بێت عیبادەتێکی تەواوەتیش ئەبێ بە شتێکی خراپ و ئەبێ بە گوناه لەسرە وەلەو کانەگەر نوێژ بێ گەر ڕۆژوو بێ گەر حەج بێ گەر زەکات بێ کەواتە نیەت لەگەڵ ئیخلاص ئازانم یاخود نیەت و ئیخلاص بەیەکەوە تۆ بۆ نمونە سەردانی خوشکێک دەکەیت خوشکێکی خۆتە لە دەرەوەی شار سەردانیەکەیت دڵی ئەم خوشکت خۆشەکەیت چەنێ پێی خۆشەکەوە لە لای مێردەکەیە سەری بەرز بێ بۆی کە براکەی سەری لێیاوە هەدیەکی بۆ بردو دیارێکی بۆ بردووە ئەی چەندێ سەری سەربەرزترە لەوەی کە ئابینەیە براکەی لە میراتی بە باوکی خۆی حەقی شەرعی خۆی یاتێ و مێردەکەی هەموو ڕۆژێ پێناڵێک کە تۆ براکەت حەقەکەی خواردی ئازانم ئەمە دوو ئەمانجی گەورە ئەپێکێ لێرەیە هەمتر حەقەکە وەرەگرێتەوە خوشکە حەقی خۆی وەرەگرێت کە حەقی خۆیەتی لە ماڵی باوکی وەری بگرێ لە هەمان کاشە سەری بەرزام کچەکە مافی نەخوراوە هەروەها براکانی دڵسۆزن لەگەڵیا و مافیان نەخواردووە لەبەرەوە خۆشویستان نیەتی موسڵمان باشترە لەو عەمەلەی کە ئیکات بۆ یعنی سە تۆ نیەتێکت هەیە کە خێرە بکەیت نیەتەکە گەورەترە لە کردارەکە خودی خۆی بەڵام نیەتی کافر شەڕترە لە کردارەکەی خۆی چونکە ئەگەر کە کردارەکەی کردجاری وە هەیە یعنی کەسێکی بێدین نیەتی زیاتری هەبوو کە بڵین بۆ نمونە شتێک زیاتر خراپە بکات بەڵام بۆی دەست نەیەوە بەس لە نیەتەکە کەمتر بۆ لەو کردداری کە کردوێتی بۆ نمونە بۆی دەست نەیەوە هەموو کردار خراپە بکات لەبەرەوە نیەتەکەی کافرەکە باشترە تا کردارەکەی بەڵام نیەتی موسڵمان ئازانم کە نیەتی خێرەیەنێ نیەتی چاکە هێنێ نیەتەکەی باشترە لە کردارەکەی چونکە لەبەرەوەی یەکەم ڕیای تێناکەوێت دوو هەم لەبەرەوەی کردارەکان مەحدودن سنووردارن بەڵام نیەت بێ سنوورە بۆ نمونە تۆڵی خۆزگە بم وایە مزگەوتێکم دروست کردایە بەڵام ڕەنگە ئیمکانیاتی مادی تەرەوە نەبێ بتوانانی 100,000 بی لە مزگەوتەکە بەڵام خێری مزگەوتێکە بۆ نیەتە بۆ ئەنووسێ لەبەرەوە ئازانم کەسی وا هەیە بۆ ئەوەی کە
بۆ نمونە کەسێکە بینی کە خۆراکێک بۆی خواردنی خراپ نەبێت نەوعێک لە مادەی کیمایی بەکارێن نەوعێک لە حەب بەکارێنە کە ئێستا واریدە لە ناو هەندێک لە تاجرەکان ڕەنگە ئەم حاڵەتە بەکاربێن کە شتێکی خراپ و گوناهە بەڕاستی ئەبێتە مادەیەکی ژەهراوی بۆ کەسەکە بڵێیت بۆ ئەو خەڵکی کە ئەو خواردنە بەکارێنێ خواردنی وشکە بەکارێنێت خواردنەکە ئەمێنێتەوە بۆ تاجرەکە خراپ نابێت یان مۆزە یان موادی حافظەی تیا بەکارهێنرێت خراپ نابێت ئەو بەڵام ئەگەر مادەکە ئەوەنە زیان بەخش بوو کە بوو بەهۆی سەرەتان بۆ خەڵک ئازانم باوە لەو کانەوە کەسە نوێژیش بکە با عیبادەتی باشیش بکە با لە خوا ترسیش بێت ئەمە گیرۆدەیەکە لە ڕۆژی قیامەتە لەبەرەوە ئازانم زەڕورە ئێمە ئاگامان لەوە بێ ئەو مادە مەمنوعانەی کە بڵین بە قاچاق هێنرێتە ناو وڵاتەکەمان یا هێنرێتە ناو وڵاتە ئیسلامیەکان ئەفرۆشرێ بۆ زەراعەت بەکارهێنرێ بۆ کشتتوکاڵ بەکارهێنرێت لە کاتێکا زیان بەخشە ینی لە ڕووی قانونی وەزن کە زیانەکەی زۆرە یا لە ڕقابەیە ئەو مادەیە دەرناچێت یا مخدراتەکە تریاک و ئەوانە کە ئەمە زۆر زۆر خەتەرە زۆر حرامیشی گەورەی ئازانم یان کۆمەڵە شتە کە نەخۆشی و سەرەتانە گوازێتەوە بۆ خەڵک کۆمەڵی یاری مناڵانە کە ڕەنگە ئەو مناڵام تووشی زیانێکی گەورە بێ تووشی سەرەتان بێ بەکارهێنانی نەوعی لە میزەڵان ڕەنگە تووشی نەوعی لە سەرەتانی بە ئەگەر ئەم مادانە لە ڕووی قانونی لە ڕووی سەحیوە سەلمێررا کە زیان بەخشە ئەم کەسە بانیەتی شێوەیە کاسبیەکات نیەتەکە دەوری نیە نیەتەکە زۆر خەتەرە ئازانم لەبەرەوە مادەکە ئەگەر حرام بوو یا کارێکە ئیشی تۆ نییە بۆ نمونە تۆ چیت دەرمانە هێنی لە وڵاتێکەوە ئیفرۆشیت لە کوردستان ئیفرۆشی لە ڕێگەیە سەلاجەیەکت نییە کە ئەو دەرمانانە پارێزگاری لێ بکات تا تۆ بیگوازیتەوە بۆ کوردستان یعنی ئەم دەرمانە ئەم دەرزێ لەوانەیە لە ژێر پلەی 25 جا خراپ ببێت تێک بچێت جاری وایە لە 45 شایە تۆ ئیگواستەوە بۆ کوردستان تێک چووە کاتێک کە نەخۆشێ بەکارهێنێت تۆ گوناهباری بەوە لەبەرەوە ستەمێکی گەورەی ئازانمە بێت زۆر وریایمە بین کەواتە نیەتەکان ئەبێ لەگەڵ کردارەکە یەکشت بن تۆ ژەمە خۆراکێکی ژەهراوی بەخشی بە کەسێ نابێت بڵێ نیەتم باش بووە مامۆسا ئێوە خانوو ئەکڕن و ئەیفرۆشن مەرجەکانی فرۆشتنی خانوویەک لای ئێوە کە کەسەیە بۆ لای ئێوە ئەبێت چی و چی هەبێت پارەی هەبێت چی و چی هەبێت تا خانوویەکە مەرجی خانووکردن ئەو بێت تەقریبا خەرە پارەکەی پێ بێ پارەکە چۆنە بڵی کێتە لای ماڵم خانوو حتا چەند ئەتەوێ توانە چەنەیە تواناکی خۆی تا 7 دەفتەر یا 8 دەفتەر یان زیاتر لە منتیقەدا ئێمەگەر هەبوو ئەوە پێشەوەی ئێمە خانووەکەی پیشاندەین مواصفاتی خانووەکەی بۆکەین خانووەکەی پیشانین نیەتی کابرا دەرەکەی ئەو کاتە هەیە بڵین بەس نییە تاقی کاتەوە بزانە لە منتیقەی خانوو هەیە یان نییە ئەوێ بزانە سعر چۆنە هەیشە خانوو کڕە بەڕاستی ئەو فەرقی هەیە نییە دەورە بینێت و ئەو قستی فرۆشتنە کڕینە قەسەکەی ڕەحمەتی دەبێت ئەو دەورەکە چۆنە کە بێت سعر تاقیکات بزانە منتیقەی سعر چۆنە لەوانە بوونێتی خۆی ئەو شتە بکە هەیشە نیەتی کڕینی خانووەکەیە بەڕاستی نیەتەکەیەتی ئەو کاتێ ئێمە گەڵی ئاڕووی خانەکەی پیشانین مواصفاتی خانەکەی پیشانین سعریشی پێڵین کاکە ئەم سعرە ئەمەنەیە تێکابراگە توانی ئەو کاتی ئەمەینی بۆ دوکان حەبخان و بانکەین لەگەڵ ڕێەکەوەین وەکو وەسیتێک ئێمە وەسیتێک یارمەتی بەڕاستی زیاتر خاوەن ئەمە یارمەتی کڕیارین زیاتر ئەوەتە ئەگەر مەبەستی خان و کڕین نەبێت سەردانیەوە ناکە ینی ئەی لا مەبەستێکی مەبەستێکی بەڵام زیاتر هەیە بەسی چییە ئەڵە بزانە مەتیقەیە خانوو چۆنە خۆی لەوانە نووسنگی هەبێ ئەوە لە خۆی لای ئەمە عشکرا ناکە بەس سعر تاقیکاتەوە هەیشە بۆ خانووکردنە بالفعل وایە کە سعری تاقی کرد ئەزانێت سعرەکە چۆنە ئەو کاتەیەتەوە بە لامان ئەڵێ کاکە ئەو خانوویەکە پێوەتم سعرەکەی لە چەندە با خێزانەکەم بێم یا کەسەکە بێنم سەیریکە ئامان جێم بەڕنامەی ئێمە ئەوەیە کە هیچ شتێک بەبێ مەبەست و بەبێ نیەت ناکرێت کەواتە کاتێک ئەگەر ئێمە خێرێکەکەین چاکەیەکەکەین نوێژەکەین عیبادەتەکەین ئەگەر لەبەر خوا نەیکەین چ زیانێک والله طبعا زیانەکەی چۆن زیان ناکەین چکە تۆ لە خوانێکی لەوانە بتێ هەدەفی ئەو کار هەدەفی ئەوێ دەستی کابرا بڕی بەس کە تۆ لە خوا بترسی و نیەتەکە نێتی پاک بێت تەمەن بەنێتی پاکەوەیەکەی ئینشاءالله خوای سەرکەوتوو دەکات ئەو شتانە چین کە ئینسان بە نیەتی بۆ خوابوون بیکا باشە والله تۆ نیەتە پاک بێت کابراکەیە لای کرای تۆ خانوویەکی پیشان بی کە ئەو خانە ئەو پارە بێنێ نەک دەستی کابرا ببڕی ئەوەیە نیەتە پاک بێ هەڵسوکەوتە جوان بێ قەنەعەت بە کابرا بکەی بەڵام قەنەعەتێکی وا ناکە بۆ مەسلحەتی خۆشی تیا بێ مەسلحەتی عامی تیا بێ خۆی خۆش دوکاندانەوە بۆ ئیسفادەیە مشتێکی معلومە ئەو ئیسفادەیە شوێ لە ڕێگەی شەرعیەوە بێ ناشرعی نەبێ لە ڕاستیدا یعنی بابەتی نیەت چییە بابەتی نیەتەوەی ئێمە دائیمەن هەوڵ بدەین ڕەبتی دڵمان بکەین بەخوای گەورەوە لەو شتانەی کە ئەیکەین یعنی خۆی ئەمەیە ئیشەکە ئێمە بزانین ئەبێەوە بزانین کە ئێمە عەبدێکین خوای گەورە دروستی کردوین وەکو خوای گەورە خۆی ئەفەرمێ
وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أبي إما أو بابتي تعبدية أو بابتي عبادة أو عبدايتي خومان دەری خین کە عەبدی خوای گەورەین و دەری خین ئێمە معبودێکمان هەیە کە حەق تەعالایە جا هەتاوەکو ئەم بابەتە تۆختر بێ لەو عەبدەیە ئەوە زیاتر نزیکی بەدەستهێنێت لە خوای گەورەوە لەبەرەوە ئەو بابەتی نیەتە خۆی بۆ خۆی یەکێکە لە ئەساسەکانی کە عەبدایەتی بەندە دەرەخا بەرامبەر خوای گەورە یعنی هەتاوەکو ئێمە ملکەچتر بین بەرامبەر خوای گەورە زیاتر نزیکە بینەوە لە خوای گەورە ئەو ملکەچیش کاتێکە بێ کە تۆ هەست بکەی کە بۆ زاتێک عیبادەتەکەی کە بۆ زاتێک کە معبودی تۆیە لەو کاتەدا تۆ نزیکی ئەوێ دەزێنی ئەبینی بۆ نمونە لە قورئانە بابەتی زۆر بەسەرهاتی زۆر باسەکە بۆ نمونە حەزەتی یوسف على نبينا وعليه الصلاة والسلام لكاتك كلقيمي خوشي أبو باشاي ولاد بو أويك لدلي أبو خفت بو بابتي باوكي وبراكاني ودايكي بو ككاتي قرانا ولا أخيري سورة يوسف أجر سيدي كين سيدي كأخير داوي حزتي يوسف تشيا أفرميت توفني مسلما وألحقني بالصالحين يعني أخير داوي لقيمي خوشي يا بلام ضلي نيجد أو مسألة عبداتي توخكدنوي أو بابته هەر هێشتیەوە ئەو ڕەبتە چونکە ئەگەر لە ڕاستیدا ئەو ڕەبتە نەمێنێ لە بینی عەبد و خوایە یەکێک لەو شتانەی کە نایەڵێ ئەو ڕەبتە بمێنێ ئەگەر نیەتت نەبێ ئەو ڕەبتەی بینی تۆ خوا نامێنێ هەر بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثەکە کە حەدیثی قودسیە خوای گەورە فەرموویەتی من لە هەموو کەسێ دەوڵەمەندترم لەوەی کە هاوبەشم لەگەڵا بێ ئەبێ شتەکە تەنها ڕەبتی هەبێ بەخواوە یعنی بۆ نمونە میسالێک ئەگەر یەکێک ئیش بکە یەکێک ئیش بکە بۆ یەکێکی تر شەو ڕۆژ خەریک بە ئیش بکە بۆ یەکێکی تر ئایا تۆ یعنی معقولە تۆ بچی پاداشتی ئەو بیتەوە نەخێر چونکە بۆ یەکێکی تری کردووە لەبەرەوە لە بابەتی ئاخیرەویشە هەر وایە ئەو کەسێک کە ئیشی کردووە بۆ غەیری خوا هەر لە قیامەتەوە لە حەدیثە قودسیەکە فەرمێ خوای گەورە ئەینێرێ بۆ لای ئەو کەسانی ئیشی بۆ کردو بڕۆ ئەوان پاداشتان بنەوە لەبەرەوە ئەو بابەتە گرنگیەکەی لەوەیە و زەحمەتەکەیشی هەر لەوەیە یان بین حەزەتی ئیبراهیم على نبینا علیه الصلاة والسلام کاتێک کە خوای گەورە ئەمری پێ کردووە کە کوڕەکەی سەربڕێ خوای گەورە نەیویستووە بەس تەنها ویستوێتی بزانێ ئەم عەبدەی خۆی ئیبتیلایەک و ئیمتیحانێکی خوایی بووە ئەم عەبدەی خۆی چەندێک ئەو نیەتە و ئەو دڵ و ئەو تعلقی قەلبی بەخوای گەورەوە هەیە بۆ ئێمەش فێر بکە ئەوە تا لە کاتێکا کە ویستوێتی سەری بڕێ ئەم ئیتر تەواو خۆی تەسلیمی خوا کردووە فلما أسلم وتله للجبين يعني تەواو خۆی تەسلیم کردووە ئەو تەسلیمکردنە بەلای خواوە گرنگ بووە یعنی خوای گەورە بۆ ئیمتیحانەکە لەوا بووە ئەویش ئەوە تا لە ئیمتیحانەکە دەرچووە خوای گەورە نەیەشتووە ویستی کارێکی خێر و چاکت هەیە و ڕێگری دروسە بێت دەگریت کە بۆچی ئەو حەجە یاخود ئەو سەدەقە ئەو خێرم نەکرد وەک ئەوەت بۆ دەنووسرێ کە کردبێتێ مادەم نیەتێکی ئەوەندە گەورە لە دڵتا هەیە هەندێک لە ئەصحاب هاتنە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆ ئەوەی لە غەزا و جیهادا بەشداری بکەن بەڵام وڵاخی سواریان نەبوو دەستیان نەکەوت خۆی تەعالە فەرمووی ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون كآخو فرميسك هبو بو نتوانين خيرك دنوسريت وك أوي كردبيته ئێتر ئەو سەحابانە پاداشتی ڕۆشتنی غەزایان بۆ نووسرا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری بۆ سوپاکەیدا و فەرمووی ئێمە کۆمەڵێکمان بەجێ هێڵاوە لە مەدینە هەرچی و دۆڵێکمان بڕی بێت ئەوانمان لەگەڵایە عوزر و بەهانەیەکی مەشروعیان هەبوو کە نەهاتن وابەستەی نەتوانین بوون و دڵیان لێرەیە هەموو دین بریتیە لە ئیخلاص و نیەت. بسم الله الرحمن الرحیم پێشەچی بە خێراتنتانەکەم بەخێر بێن سەر چاوم من کە خاوەنی و توی هەڵمی ئەمنم لە جادەی قەنات لە ساڵی 1970 من لێرم بەڵێ ئێستا بۆ نمونە من لە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە بەبێەوەی هیچ کەسی ئاگادارم کاو پێم بڵێ من لە خۆمەوە نرخیشتم دابەزان تەنها بۆ ڕازیبوونی خوا تێگەیشتی بەڕێزان جا ئێمە بڵێن لە میشەیە زۆر شت دێتە لامان ئامانەت بۆ نمونە لە ساڵانی پێشوا کە ئەو کاتە زۆری برایان لە بیریانە کە وەرەقە لە 9000 بۆ 9.5 بوو شەوێک لێرە مابووینەوە لەگەڵ برایەکە ئیشمانە کرد خوا عافیکە نەماوە
ئەو لەسەر مەچینەکەی شێکرمیش دێرە وتی کاکەوتم بەڵێ وتی وەرە ئەو پارە بژمێرە منیش کردمە سوعبە لەگەڵ یاوتم چیەش کورد دەوڵەمەند بووی تی تۆرە بیژمێرە بەڵێ کە ژماردم 50 وەرەقەی ئەو کاتە بوو دوای چەند ڕۆژە خاوەنی جلەکە کە هاتەوە قەنەعەتتان بێ برایان خۆ ئاگادارە خۆمان زۆر لەگەڵ یا هەوڵمانە ئەوت وتمان ئەم جلەی خۆ بووە ئەوی بەڵێ ئەی هیچیان نەبوو نەخێر ئەی کەس نەبوو بێنەی لە بەریکەی نە ئەی لای کەس نەبوو کە لێ وەرگن لە بەریکا نەخێر کاگە ئەوی جلەکان بنەوە خەریک بوو تو ڕژ بێ لەگەڵ ڕێزماگەر ئێستا لە ژیانە ما بێ ژۆی لێمە تێگەیشتی وتمان کاکە آخر ناکرێت نابێشتی ئامانەتی شتیا بۆتی من نییە دوای وتمان با بە 50 وەرەقە لە ژیرفان تا بۆ والله پارەی سیارەکەی ئەوم زانیوە لە ماڵەوەی خۆ ئاگادارە تێگەیشتی بە زۆر ملماگرت و یامانەوە چەندی جاریکە یانە تا بۆ نمونە پێش شەژمانێ لەوە پێش ئەوەتان بۆچیایەوە ینی زۆر کەسی تەبەند خۆگەر ئێمە ما خواردایە لە غەیری خوا زیاتر کە زاگای لێ نەبووە لەو کات و وەختەیە کە وەرەقە لە 9000 بۆ 9 بوو مەبلەغی پارەی زۆریش بوو وە شەویش تەنها خۆم و ئەو لێرە بووین ئەگەر ئێمە بەس خۆی معدل خوای گەورە لە شەو و ڕۆژە بەسەری مراقیب نییە تەنها بۆ ڕازیبوونی خوا بۆ خۆگەنایە مەگەر و پارەمان خواردایە لەوانەیە بە چەندمان ئەو مەبلەغەمان دەست نەکەوتە هیلاکی و عازاب و منەتی و شەو نخونی وتراوە نیەتی ئیماندار خێرترە لە کردارەکە کە خۆی ئەنجامیەکە چکە ئەنجامێدا چکە نیەتەکە بێ سنوورە ینی بێ سنوور تۆتەوە خێرێک کوێڵی خۆزگە ملیۆنە دۆلارم وایە ئەو خێرم کردایە بەس پارەکەت کەمە سنووردارە تەمەنای هەیە کە مشکلەی هەموو خەڵکی حەل بکە کەواتە تۆ بۆ نیەتە ئینشەڵا بۆت ئەنووسرێ ئازانم ئەم نیەتانە زۆر گەورەیە بۆ چونکە دائیمە کە نیەتی خێر زاڵ بوو لە دڵ و دەروی ئینسانە خەواترە خراپەکان و نیەتە خراپەکان لە دڵ ئینسان دەرەچێت لەبەرەوە مەجالی نیەتە خراپەکان و مەجالی بەشی شەیطان و بەشی نەفس کەمە بێتەوە نامێنێت دەرسێکی علمیت هەیە بۆ نمونە تۆ لەم دەرسە عیلمەیە کە ئەچیت یا دەرسێکی پەروەردەی و ئیمانیت هەیە ئەی خوێنیت ڕۆژێ نەخۆشیت ناتوانانی بچی بۆ دەرسەکە بخوێنی یا ناتوانانی بچی دەرسەکە بڵیتەوە ناتوانانی تەلەبەکە پەروەردە بکەیت و دەرسەکەی پێ بڵی مادەم نەخۆشیەکە بۆ بەڕێگر عینەن خێری دەرسەکەت دەستەکەوێت چونکە تۆ نیەتیت ئەوەت هەبووەکەوە ئیشەکە ئەنجام بدەیت چونکە حەدیثێکی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ خۆی تەعالی ئەینووسێ بۆ کەسێکی نەخۆش لەوە باشتر کە ئەنجامی باە لە کاتی سەحەت و لەش ساغیە ئەینووسێ بۆ کەسێکی مسافر کە سەفەرەکات لەوە باشتر کە ئەنجامی بدایە لە کاتێکە کە دانیشتووە و ئەیتوانی شتی زیاتری پێ بکات لەبەرەوە نیەتەکان زۆر گەورەیەوە ئەتوانی ئیشی گەوری پێ بکەیت خۆشەویستانم یەکێک لە مشکلە زۆر گەورەکانی ئێمە بریتێ لە ڕیا لەوەی کە شتێک بەڕووپامایی بیکەیت کە غەدر لە کردەوە باشەکانمانەکات خیانەتی لێکات و ئەیخوا سەری کردەوە باشەکانە خوا لەبەرەوە عیبادەت و ئەعمال هەر هەمووی کردەوە چاکەکان کە کەوتە ناو بازنەی ڕیا یەکسەری خوا وەکو میکرۆب وایە وەکو ڤایرۆس وایە لە ناویە بات فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراؤون نوێژەکەی کەچی لە کاتێکە کە مادەم بەڕیا کردوتە خشوع نوێنی لە نوێژە مادەم لەبەرەوەی کە فڵانە کەس بینێت پارە ئەبەخشی کەسی وهەیە جاری وهەیە دەوڵەمەندێکە ئەتوانێت 100,000 دلار ببەخشێ لە ئاهەنگێکی گەورەیە لەبەرەوەی دەربکەوێت جاری وهەیە کەس ینی خەڵکەیە نەک هەموو کەسێ وا بێت کە ئەو پارانە ئەبەخشی لە ئاهەنگی گەورەیە بەڵام برازاکەی خۆی نەخۆشە پێویستی بە کەمتر لەو مەبلەغە هەیە تاوەکو چاک بێتەوە ئەمرێت ئەو پارەی نایەتێ کەواتە کاتێک ئینسان بەڕاستی ئیخلاص بریتێ لەوەی ئازانم کە بتوانین یعنی لەو کاتی کە لە نهێنیایە لەو کاتی کە لە ئاشکرایە چۆن ئەبەخشی بەو جۆرە بەخشی چۆن نوێژەکەی لە ماڵەوە چۆن بەتەنها ئەمە نوێژەکەکەین لە ماڵەوە بزان چەند دقت پێچێ ئەی لە مزگەوت تا کاتێک کە بەرچاوی خەڵکەوەی هەمان سرعتە هەیە لە نوێژەکەی ئەمانە تاقیکردنەوەی بۆ یەکەمە خۆمان بەڕاستی خۆمان بۆ دەربکەوێت کە چەندێ لەگەڵ نیەتەکانمانە چەندێ لەگەڵ ئیخلاص و ڕاستگۆیی ڕاستین خۆی گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر فمثله وەکو وایە ئەزانم ئەوەی کە منەت ئەکا بەسەر خەڵکا کاتێکەوە پارێکی پێبەخشی یارمەتیەکێدا خێرێکی لەگەڵاکە ڕیا ئەکات و ئەفەرمی ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی نیە زۆر جار ئەبێ محاسەبەی خۆمان بکەین لێ پێچینەوە لەگەڵ دەرونی خۆمان ئەوکەین زانین ئیمانەکەمان کەس نەبوو بە ڕۆژی قیامەت کاتێوا هەموو شتێکمان بۆ بڕیا یعنی کاتێ ئیخلاصمان کەمی کرە بێ یعنی بەتەواوی چۆن لە سێرچێکی کردەوە و نیەتەکانی خۆمان بکەین بزانین ڕۆ و نیفاق نەڕۆیشتوین بەرەو نیفاق نەڕۆشین چونکە غەفڵەت لە گوناه خەتەرترە ئازیزانم غەفڵەت پێی نازانی داگیرتەکە مسلمان داگیرەکە بەڵام گوناه پێزانی تەوبە کە ئەستەغفر الله یا ڕەبی خۆیان لەو گوناهێکە کردومە غەفڵەت جاری وهەیە بەدەیەها ساڵ تۆ ئەڕۆیت و غافڵی نازانی کە غافڵ بوویت لەبەرەوە ئەفەرمێ فتەرەکەهو سەڵدا وەکو چی وایە کەمەثەلی صەفوان عەلەیه توراب وەکو وایە کە بەردێکی لووس کە هیچ شتێک ناگرێتە خۆی قورئان ئەفەرمێت
تۆزێ خۆڵە وردەی بەسەرەوە بێت هەرەوەنەی بارانێ لێیە فأصابه وابل فتركه صلدا کە بارانێ لێیە هیچی بەسەرەوە نامێنێت لا يقدرون على شيء مما ئاەتەکە ئەفەرمێ مما كسبوا هیچی بەسەرەوە نامێنێ والله لا يهدي القوم الكافرون خۆی گەورەی هیدایەتی خەڵکی کافریش نایە خۆشەویستانم لەبەرەوە سێرەکەین کاتێککە ئێمە تۆ خێرێکەکەی ماڵەکەت کەمەکات هەر بۆ خێرکردنە کەمەکات لە ڕووی معنەویشەوە کەمەکات ئاگال لێ بێت ینی کەمەکە ئەگەر بەڕیا کرد بێتێ بۆ ختێ بەرەکەتی کتێکە بێتکەوە تۆ لەبەر خاتری خوا و بەس لەبەر خوا کرد بێتێ دووهەم خوا تەعویز بۆ ناکاتەوە لە دنیا و پاداشش لە ڕۆژی قیامەتە ناتەوە کە ئینسان بەڕیا و بۆ غەیری خوا بەنیەتێکی خراپ بۆ کردەوەی کرد بێت یاخود ئەو خێرەی کرد بێت لەبەرەوە خۆشەویستان مەقولەیەکی جوان هەیە فەرمێ ئەخلص دینەکە یەکفیکە قەلیل من العیبادە یا من العمل یەک تۆس عیبادەتی باش بکە بەڵام ئیخلاسی تیا ببەستە بەڵام زۆرێک لە عیبادەت و پڕ بێ لە ڕیا هیچ خێرێکی دەست ناکەوێت ئیخلاس بریتێ لەوەی کە لە بەرچاوتان نەبێت خەڵک سەیری ئەم شتەی تۆکەن ئەم شتەی تۆ ئەبینن بەس خالیقی لە بەرچاو بێ و ئیخلاس بریتێ لەوەی کەوە هەر کەسێک شتێکی جێهێڵا عملێکی کرد لەبەر خاتری خەڵک کردی ئەوە بێ بەڕیا یاخود مەمعنایەکی تریش لەبەر خاتری خەڵک وازێ لە کردەوەی هێناوت من ئەم پارەیە بەخشم بەس وەڵایی خەڵک چاویلێتی با نەیبەخشم سبحان الله ئەوە شەوێ بەڕیا یعنی نابێت خەڵک لە بەرچاو بێت ئەسڵەن نابێت حسەی بۆ خەڵکی وا لێ بێت دڵت وای لێ بێت کە ئاگال لەوە نەبێتەوە خەڵک ئەم شتەی تۆ بینێ نایبینە مدحتەکات زەم تەکات قسەت پێڵێ قسەت پێناڵێ حەقی ئەمەد نەبێ بە هیچ جۆرێ ئەمەش بەچیە بێت تەوفیقی خوایە بێ ئازانم یارمەتی خوایە بێت و ئەفەرمێت ئەگەر لەبەر خاتری خەڵکی شتەکەت کرد بێژگەلەوەی کە ڕیایە بێ بە شیرکیش لەبەرەوە تەوفیقاتی خوایە بێت دوعای ئەوێ ئازانم کە خوا بمان خاتە بازنەی حفزی خۆی کە بمان پارێزێ و ئاسانیشە ئازانم ئێمە بە قورس نەیبینین هەر کەسێک خۆی بۆ خەڵکی جوان بکات یعنی خۆم جوانەکەم کە من بەخوا مسلمانێکی باشم و من دیندارێکی باشم و من عالمێکی زۆر گەورم بۆ خەڵک خۆت جوان بکەی من بەخشندەیەکی چاکم و من خێرەوەمەند من خزم دۆستێکی چاکم بەس بۆ خەڵک ئەمە بکەی ئەفەرمێ سەقەتە من عین الله لە بەرچاوی خواکەوێ و ئینسانە بەنا بەخوا خوا و ئینسانی لە بەرچاوەکەوێت یەکێک لەو ڕێگەیانێکی ئێمە ئەتوانین ئەو نیەتە ساغەی پێ بەدەست بهێنین ئەبێ بچینە ئەو مەداریسانەوە بۆ ئەوی خۆمانی تا پەروەردەکەین لە ڕاستیدا ئەمیش مەدرسەی ئەوێ وەکو چۆن یەکێک شەهادەیەک وەرەگرێ شەهادەیەکی بەسیط وەرەگرێ مەسەلا جاری وایە شەهادەیەکی ئیبتیدایی وەرەگرێ ئەبێ 6 ساڵ لەسەر یەک بەردەوام بێ لەسەری تا ئەو شەهادەیە ئەدرێتێ ئەگەر بێ شەهادەی جامعی وەرگرێ بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ نابێ ئەبێ لە خەلفیەوە یعنی لە پشتیەوە کۆمەڵێک جهودی زۆر هەیە و شەونخوونی هەیە ئینجا وەریگرتووە لەبەرەوە ئەم شەهادەی قیامەتی شەهادەی بەهەشتیش مادەم پەیوەستە بە نیەتەوە پێویستی بە ماندووبوون و هەوڵ و کۆششێکی زۆر هەیە جارەبەرەوە ئەو مەداریسانە ڕێگەیەکی باشە بە تایبەتی کە لە عالەمی ئیسلامیە مەداریسەکان پێیان وتراوە مەداریسی تەریقەت و تەسەوف کە ئەڵبەتە ئێمە باسی ئەوانەکەین کە مولتەزیمون و کە ئینسانی ساڵح و کە پیاوخوای پەروەردە کردو باشیان پەروەردە کردو خصوصیانەتە ناو کۆمەڵگەوە ئەگەر سیر بکەین ئەو کەسانی کە لەو مەداریسانە پەروەردە بوون لە ڕاستیدا نیەتیان زۆر نیەتێکی باش بوو بۆ نمونە لە کوردستانی خۆمان لە تەریقەی نەقشبەندیمانەیە تەریقی قادریمان هەیە کە لە ڕاستیە ئەمانە ئەگەر هەج مرۆڤێ بە ئیخلاسەوە بۆ ئەوەی کە هەست بکە بەو حاجەیە کە هەیەی کە جەناب تەفەرمی چۆن بەدەستی بێنێ کە هەستی کرد بەو حاجەیە ئەتوانێت لەو ڕێگەیانەوە بەدەستی بێنێ ئێمە ناڵێن بەس ئەو ڕێگەیانە هەیە بەس ئەوە ڕێگەیەکی مجرڕەبە ڕێگەیەکی باشە یعنی ئەوانەی کە ئیدارەی ئەو ئیشەکەن ئینسانی ساڵح و ئینسانی باش بوون یعنی ئیسا بۆ نمونە لە یەکێک لە تعریفەکانی نیەتە زانەکان ئەڵێن الإخلاص تصفية الفعل عن ملاحظة المخلوقين تصفية الفعل عن ملاحظة المخلوقين يعني تنها دل ربط بخواي جورو ملاحظة أو أنا كين لم لا خلق شيء عليه مدحتكن زمتكن مدحتكن يوبوني أو هيك لو اشتانيك أو كسي كبير إخلاصي دسك أبي أو هابك إيش يقبك كملتزم بقرآن وبحديثه ويترجون دعاء أو كخلقي شون لقدانه ويبقى كانوا نبيت مانع ونمونا يعني يك لو برود كراواني كلام مدرسي طريقتي نقشبندية وكن نمونا باسي أكين بيا كبوا لحلب جزء صالح بوا ناي حاجي ميزات توفيق بوا أم بيا استاج جيلي بيج إما أجر كناوي أو بيا أبري لحلب جا همو يعني برزو تقديره واستاج الحمد لله نو وشيء ما ولا شاري سليماني ولا هلب جوانا الحمد لله عموما يعني انساني باشو انساني ريكو بيكن صالحنا الحمد لله ام بياوا يعني ما بستم پروردكر يكيك بولا پروردكراواني طريقين قشبنديو
مەدرسەی بیارەی شەریفە بۆ نمونە ئەم زاتە جارێکیان ئەو کاتەی کە ساڵ قدیم کە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس ڕەحمەتی خوای لێبێ بدایەتی ساڵی 90ەکان ینی بزەبت ینی 910 بووە 900 ئەو دەور و بەرە یان لە دواترەوە کە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس لە خانقای بیارە لەوێ مدەریس بووە هەموو جارێک کە ویستێتی سەردانی منتقەی شەمێران و منتقەی شارەزور و ئەوانە بکە ئەم پیاوە لەبەرەوەی پیاوێکی متەمەکین بووە بەتوانا بووە و زۆریش مەحەبەتی عولەما و پیاوچاکان و ئەوانەی هەبووە زۆر یعنی سفرە کراوە بۆ و دائما خەڵکیش لە ماڵیا بووە سەخی تەبیعەت بووە هەموو جارێ مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس لەگەڵ ئەو خەڵکێک کە لەگەڵیا بووە لە پێشەوە لایەنداوە لە لای ئەو زیارەتی ئەویان کردووە ئینجا چوون بۆ ئەو جێگەی کە ویستویانە هەموو جارێکیش سفرەیەکی زۆر ڕازاوی بۆ تەرتیب کردوون یەکێک لەو جارانە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس ئەگەر هەڵە نەبم کۆمەڵی میوانی دێت مامۆستایانی کوردستانی بڵێ ڕۆژهەڵات ئەبێ مامۆستایانی ئەوێ ئەبێ مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس هەر یعنی یە بە خەیاڵە ئەڵێ وەڵایی ئێمە ئەمانەیە زیارەتی ئەو منتقی شارەزور و ئەوانش بکەین هەرە بێ بچینە ماڵی میرزا تۆفیق لە خزمەت ئەوە بین بەڵام ئەم جارەیان جوابی بۆ بنێرم باشە باشتر سفرەکە حازرکە یعنی وەکو بڵێ احتیمامێکی زیاتر بدا کۆمەڵی میوان هەیە لەوە پێش هەر ئەم و کۆمەڵی فەقیر بوون بەس ئەم جارە کۆمەڵی میوانیشان لەگەڵایە خەبەری بۆ ئەنێرێ خەبەری بۆ ئەنێرێ تەواو خەبەرەکەی پێ ئەگا مامۆستا مەلا عەبدولکەریم مدەریس و ئەو کۆمەڵە مامۆستای لە خزمەتیان دێنە هەڵەبجە کە دێنە هەڵەبجە ڕاست ئەچنە ئەوێ کە کاتێ سفرە ڕاخرێ سەیرەکە فەقیرترین سفرە ئەبینێ مامۆستا مەلا عەبدولکەریم خواردنێکی زۆر تەبیعی یعنی شۆربایەک و نان و تاو بەمەرجێ پێشتر سفرەوە بوو ئەوە بوو ئەمی زۆری پێ ناخۆشە بێ ئەڵێ یعنی سەبەبەکە چی بێ خۆ ئەم پیاوە وەکو ئیمکانەتی مادی هەیەی وەکو لە ناحەیەکی ترەوە من خەبەرم بۆ نردووە کە ئەبێ سفرەکەی باشتر بێ اینجا لەسەر و ئەوەیشەوە پێشتر باشتر بوو کەچی ئەم جارە زۆر متەواضع ینی تێناگە لە شتەکە چییە دوایی ئەچێتە خزمەت ینی لێ پرسێ لە حاجی میرزا تۆفیق ئەڵێ باشە تێمگەێنە ینی من جوابم بۆ نردی بۆی باشتر بێ کەچی تۆ سەیرەکەی متەواضعتر بوو ئەویش ئەفەرمێ وەڵی مامۆستا یعنی بینی خۆم و خوا هەر جارێکی ئێوە هاتبن لەبەر هەرچی یەکم کرد بێ وتان لەبەر خاتری بەس لەبەر خاتری ڕەزامەندی خوا کردومە هیچ چاوم لە هیچ شتێکی تر نەبوو وتمانەمە ئەهلی عیلمن خزمەتی عیلمەکەن کۆمەڵێکن پیاوی ساڵحن وەکو پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەفەرمێ ینی لا يأكل طعامك إلا تقي أمان أهلي تقوى إنسان صالح با خواردنەکە تا باشتر بێ باشترە بەس ئەم جارەیە کە تۆ جواب بنار وتم وڵایی تر شتێک هاو بەدڵما کە ئەمە لە ئێران و لە کوردستانی ئێران و ئانش ئەگەر من خواردنێکی زۆر عجایب بکەم ئیتر وەکو بڵێ لەوێش شۆرەتێ پیاکەم و نەفسی تێکە و وتم شەر بێ شتێ بکەم کە نەفسی تیانە بێ لەبەرەوە ئەوە بە ئیخلاص و ئەوم پێکرا بۆتەوە یعنی حتا ئەگەڕنەوە جاری تریش جارێکی تریش ئەگەڕنەوە ئەو حاجی میرزا تۆفیق زۆر خێرەومەنیش بووە خوا لێ ڕازی بێ خوا ئەفریقا جارێک لە جارەکان کۆمەڵێک دێن بۆ لای داوای یارمەتی لێکەن بۆ مەشروعەیەکی خێری بۆ ئیشێک ئەویشە فەرمێ بڕۆن ڕۆژی یەکشەمە وەرنەوە بەلام ئەوەنجەڵێ قوربان ئێمە هاتوین ئیسا شتێک کۆکەینەوە لەم شوێنە و بیبینەوە دەست بکەین بە ئیشەکە و ئیشەکەمان ڕاوەستاوە لەسەری تۆ ئەمانێری تۆ بۆ هەفتەیەکی تر بینەوە ئەویشە فەرمێ دەی وەڵی تر من ئاوایە ئیشەکەی من ئەخرەڵێ ئەگە خێرمان پێ ناکەی هەر پێمان بڵێ نایکەم و تاوە ئەویشە فەرمێ بەخوا ئەوە ناکەن با پێتان بڵێم کاکە من ئەم خێرەی کە ئەیکەم ئەبێ لە 100% ڕەزامەندی خوای تیا بە ئینجا ئەیکەم ئەبێ نیەتەکەی بۆ بێنم ئەم نیەتێش من ئەزان بینی خۆم و نەفسی خۆم و بینی خۆم و شەیتان و بینی خۆم و نەفسی خۆم وەختی ئەوێ هەر ئاوە بە سادەیی ناتوانم ئەوە نەبوو بێ ینی سەخیش بووە زۆر بەڵام ویستێتی کە شتێکی کرد شوێنی خۆی بگرێت نەبێ بە عقوبە و عەزاب بەڵێ ڕەحمەت لێ بێ جا لەبەر ئەوە تەجیلی کردەوە فەرموویەتی ئەگەر یەکشەمەش بێنەوە بەخوا نیەتم بۆ نەیە ئەتانخەمە یەکشەمەیەکی تریش مەبەستمەوەی ینی ئەم پیاوە ساڵحانە ئەم پیاوە چاکانە ئەوها ژیانی دنیایان بردوۆتە سەر ئەوە نیەتیان بۆ هاتووە وەکو جەنابەت فەرموون نیەتی هێنان زەحمەتە یعنی ئەوها زەحمەتی ئەوێ جایکەیتەوە لەوەی کە لەبەر خاتری خەڵکێکی یان لەبەر خاتری خوا چونکە ئیشکالەکە لەوایە وەکو وتمان وەکو لە حەدیسی قودسیە هەیە بۆ خوانەبێ خوا قبوڵی ناکات لە ڕۆژی قیامەت مەلائیکەت قەوم و کۆمەڵانێک ئەهێنن لە ساحەی هەرگیز گەورەتر لەوە نەبینراودا پیشانی ئوممەت و خەڵکی ئەدرێن چاکەی هەچێکیان بەقەت شاخی توهامە بێت شاخەکانی توهامە زنجیرە چیایەکی وڵاتی حیجازە
فریشتەکان چاکەکانیان لەسەر کێشانە و پیاوانە دانێن. فریشتەکان وا ئەزانن ئەم کردارانیان دەیان بات بۆ بەهەشت، بەڵام خۆی تەعالا فەرمێت بۆ کوێیانە بن. مەلایکە دەفەرمون یا ڕەبی چاکەکانیان بەقەت چیایی توهامە دەبێت. خۆی تەعالا فەرمێت فریشتەکانم ئێوە چاودێری زاهیری کردارەکانیان بوون، نوێژ و ڕۆژ و خێر و جیهاد و داوایان کرد، بەڵام ناوەڕۆک و باڵتنیان خوا دەیان ناسێت. ئەوانە بۆ خۆیان نەکرد، بیان بن بۆ دۆزەخ. لە فرمودەی ئیمامی بوخاریە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە دەکا بەوەی کە ئاگری دۆزەخ بەڵێسەی زیادەکا بە زانا و عالمێکی دینی و بەخشندە و خێرچیەک و شەهیدێکی ڕێی ئیسلام. بە زانا و عالمەکە وترێت بۆ ئەوە کردی کە پێی بوترێ زانایە و قازانجی دنیایی ویست، لە دنیا پێی وترا و دەستی کەوت. خۆی تەعالا فەرمێت بەڕوا ڕای بکێشن بۆ ناو ئاگری دۆزەخ. بە خێرۆمەند و بەخشندەکەش دەوترێت پیان وتی بەخشندەیە لەسەر ڕووڕای کێشن بۆ ناو ئاگری دۆزەخ. بە شەهیدەکەشە وترێ جەنگی تۆ لە پێناوی خوایە نەبوو، بۆ ئەوە بوو پێت بوترێ ئازا و جەنگاوەرە، پیان وتی فڕێی بدەنە ناو دۆزەخ. لەو ماوەی پێشوە برایەک ناوی کا کامەران قادرە جلێنە و لە دەرەوەی وڵاتەژیا ئیتر کە جل دێنێ بە کۆمەڵێنێ دایێنێ و خواحافیز خواحافیز. دوایی کە لە جلەکانە مسیلەیەکم دۆزیەوە، مسیلەیەکی گرانبەها بوو. تەمە لێرە بە جلەکانە هەڵم وەسیەوە کە دوای هاتەوە تەشریف هێنایە بۆ جلەکان. مسیلەکەم لێ کردەوتم کا کامەران ئەمەش بۆ بەڕێزت. وتی ئەحت خوا لێرێ، وتی وەڵڵاهی چەند ڕۆژە بۆی ئەوداڵین هەتا ویستومانە بچین کە لە شوێنێ سەیرانمان کردووە بچینەوە بۆ لەو جگایە بگەڕێن. وتی گومانی ئەوەشم نەبووە لێرە بێ، وتم هەرچی لێرە بێ بە خەیاڵی خۆم. وتی وەڵڵاهی ئەمە لە بەریتانیا یانزە ڕقم پیاوە. ئیتر یەکسەر پەیوەندی کرد بە خێزانیەوە، وتی ئەوە مسیلەکەم دۆزیەوە داوەتێکی کاک عومەر قەرزارمەوە، وتم هیچ شتێکم نایەوە سپاس و تەنها الحەمدوللا کە من بە سەلامەتی گەڕانومەتەوە دەستۆ. زۆر سپاس بۆ خۆ. یعنی بابەتێکی تر ئێمە وتمان بۆ بەدەستهێنانی ئەو نیەتە یەکێک لەو شتانە یعنی سیر و سلوککردن و پابندبوون بەو مەبادیئانەی کە لەو ڕێبازانە دانراوە کە مجەڕەبە کە زاهیر و باڵتنی ئینسان پەروەردە ئەکا و ئینسان نزیکە کاتەوە لەخوا. یەکێک لەو ڕێباز و ڕێگەیانەی کە بەدیع زەمان مامۆستا سەعید نورسی ڕەحمەتی خوای لێبێ کە بۆ ئەم سەردەمە و مامۆستا ئەفەرمێ ئەمەی من خوای گەورە پێی بەخشیوم تێکەڵکرا و وەکو بڵێ خولاسەی 12 طریقەتە لە طریقەتەکانی تەسەوفی حەقیقی 12 طریقەت مامۆستا ئەفەرمێ ئەمەی من ئەوەیە مەدرسەی ڕەسائیلی نورە کە لە ڕاستیدا ئەم مەدرسەیە پەیوەستە بە ڕەسائیلی نورەوە، پەیوەست نییە بە شەخصێکەوە کە مامۆستا نورسیە. بۆیە مامۆستا نورسی لە زۆر جێگایە تەکید لەوە کاتەوە کە ئێمە ڕەبتمان بە ڕەسائیلی نورەوە بێ، نەک بە ذاتی شەخصی خۆیەوە، چونکە ڕەسائیلی نور بەڵێ یەکێکە لەو مەدرسانەی بەڕاستی ئەو ئیخلاسە بەدەست ئەهێنێ. مامۆستا نورسی بە ڕەحمەت بێ کە یعنی ناوی مەشهورە و ناسراوە بە تایبەتی لە ناو کووردا کە عالمێکی کوردی مەزن بووە ڕەحمەتی خوای لێبێ لە ساڵی 1960 تەمان وفاتی کردووە. مامۆستا نورسی لە ڕەسائیلە کۆمەڵێک ڕێگەی گرتوۆتە بەر بۆ بەدەستهێنانی ئەو ئیخلاسە. بۆ نمونە یەکێک لەو ڕێگەیانە مامۆستا نورسی ڕەحمەتی خوای لێبێ لە ڕەسائیلە ئەیەوێت هەچی عادەتمان هەیە کە ڕۆژانە خومان پێوە گرتووە بیکە بە عیبادەت، عادەتەکانی ڕۆژانەمان بکە بە عیبادەت. بۆ نمونە جارێکیان فەلاحێک دێت بۆ خزمەت مامۆستا نورسی باسی زەراعەت و ئەوەیەکە، مامۆستا نورسی یەکسەر ئامۆژگاری ئەوەیەکە ئەفەرمێ ئەو شتەی تۆ هەر وەکو عادەت وایە، یعنی تۆ یەکێک فەلاح بێ هەر عادەتێتی دار ئەچێنێ یان مەسەلا تۆ ئەچێنێ ئەوانە ئەچێنێ، بەس ئەفەرمێن لەو کاتە ئامۆژگاریەوە کە نیەتی ئەوە بێنێ کە ئەم تۆی کە چاندی سەوز ئەبێ، ئەمەش کە سەوز بوو خوای گەورەش لە قورئانە ئەفەرمێ وئین من شەیء إلا يسبح بحمده، هەرچی شت هەیە لە کەونە تەسبیحاتی خواکە. لەو کاتێک کە تۆ تۆکە ئەچێنی، لەو کاتێک کە بەهارە و دارێک ئەچێنی بە نیەتی ئەوە بیچێنە یا ڕەبی خوایە ئەمە عیبادەت بۆ تۆ تەسبیحات بۆ تۆ من زیع ئەکەم، ئەو ئەم دارەم چاند بۆ ئەوی ئەم دارە ئەگەر سەوز بێ و گەورە بێ یەکێک لە مسبحینی تۆ زیاکەم، یەکێک لە تەسبیحاتکردنەکانی تۆ بۆ ئەوی زیاد ببێ، ئەو بۆ نیەوەتەوە چانم فەلاحێک مشتێک گەنمی پێ ئەو مشتەگەنمە دوایە بێ بە کۆمەڵ ئەوانەیە خەرمانێکی گەورە ئەگەر نیەتی ئەوە بێنە کە ئەمە خوایە ئەمەوێ
يعني ئەوانەی کە تەسبیحاتی تۆکەن لە کەونا زیاد بکەم سەیرەکەی ئەو مشتەگەرمە هەمووی ئەبێ بە يعني سەوز ئەبێتەوە بێ بە گیا ئەو گیایش زیکری خواکە لە هەموویان شەریکە بێ چونکە نیەتی هەبووە مەبەستمان چییە مەبەستمانەوە یەکێک لەو منهەجانەی کە ماوسە نورسی دایناوە بۆ بەدەستهێنانی یەت و نزیک بوونەوە لەخوا چونکە ڕاستیە ئێمە مەبدەیەکمان باس کرد لە بیدایەتەوە وتمان هەتا عبودیەت لە خۆتا زیاتر تۆخکەیتەوە زیاتر تەقەڕوب لەخوا خوای گەورە نزیکبوونەوە لەخوا زیاتر بەدەستهێنی حتا ینی یەکێک کە باسی نوێژەکرێ و باسی ڕۆژوەکرێ و باسی چی ئەکرێ یعنی تو ئەمنیەتە و لە دڵا بێ خوایە من ئەمەیە عبودیەتی خۆم زیاتر تۆخکەمەوە ئەم نوێژە سونەتەکەم ئەم عیبادەتەکەم ئەم ڕۆژە سونەتەگرم ئەم قوربانیەکەم ئەمەیە زیاتر دەریخم کە من عەبدی تۆم ئیتر ئەمانەوە لە ئینسانەکە کە ئیتر ڕەبتی بۆ نەمێنێ خەڵک چیاڵێ چۆنەڵێ نا تۆ ڕەبتە بەخوا ئەتەوێ عیبادەت و عبودیەتی خۆ زەلیلی خۆ بەرامبەر خوای گەورە زیاتر دەرخەی ئەمە ئیسفادەیەکی گەورە بە ئینسان ئەگەێنێ دوایەوە من ڕۆیشتمە خوارێ لەم خوارەوە قەنەعەتتان بێ خۆ ئاگادارە بەسەر جزدانێکی پیس و شڕە هەناوم نا هەر لەو ساڵەیە لە ساڵی 1970 ئیترمانی چوار بوو یا سێ بوو نازانم لە یادم نەماوە منیش گەڕامەوە بەسەر زانەکە دەستما دوای ماوەیەکی زۆر کردمەوە کە کردمەوە سیرەکەم 89 دینار و 750 فلسێ و کاتەی تایە ڕسمی کابرایەکی اختیاری تایە بەردەچەرخی تایە ڕقم تەلەفۆنی شتایە سێ چوار هەوەی تایە کابرا خەڵکی لای سیوەیل بوو خۆ ئافریکا ئێستا نەماوە دەمێکە اختیار بوو منیش شتەکەم لێرە دانا و ڕۆژانە پێم بوو دوای ماڵمان لە گەڕەکی ئاشتی بۆ ڕۆژی چاندایەکە وتی کوڕم ئەو پارە با لێن نەکەوێت لە ماڵەوە داینێ کابرا خۆم نەزانم تۆ تەماحەتیانی و نایخۆی بە ئەو پارە لە ماڵەوە بێ کەی هات بنێرە بۆی و بیگەێنەوە دەست خاوەنی وڵای تر من شەو کاتە ئەگەر زۆربەتان لە بیرتان بێجێ ئەم محکەمەی کە ئێستا محکەمەی کۆنی پێڵێن نقلیاتی دیوی شارباژێر بوو بە هەوێکانە چووم بۆ برا شۆفێروشتانە وتم شتێکی وایە تەلەفۆن مەکرد بۆ ڕقەمی ئەو تەلەفۆنەی کە ئەو ڕقم تەلەفۆنی تیا کابرا ئەرفرۆش بوو ئەی وەڵی من نایناسم نازانم تۆزە و کاتە زمانی حکومەت و توندی تیژی حکومەتە بوو زۆر کەس ناسیاویش بارەی و نایناسم باڵحا ڕۆژێکیان باران بوو ئەلم شوێنەیە کابرایەکی بەتەمەن خۆی کرد بە دوکانەکەی دوای بە خێراتن و ئاڵپرسینی وتی هەرێ قوربانتام من بە عەوداڵی شتێکی واوە هاتووم منیش بە خێراتنم کرد و ڕێزم گرت و دام ناو دام نیشانەوتم بەڵێ لای منە کەوامت زۆر زۆر گەشایەوە زۆر دڵخۆش بوو یادی بەخێر بێ خزمێکمانەیە ئێستا ژوا لە ژیانی ئەلحەمدولیلا ناوی کاک ئەحمەدە لام بوو وتم کاک ئەحمەدەوە پارەی تەکسی ئەم سەر و سەربچۆ لە گەڕەکی ئاشتی لای دایکم ئەو پارەی کە دوێ نێوارەدام ناوە بۆم بێنەوە هێناوە کە هێنای بڕوا بکە شتەکانی بینی لە خۆشیە هەر ئەوەتە بڵێم پێڵێ ئەستەغفیرڵڵا کاکە تۆ بۆ خاتی خوا قەیچە لەسەر سرم لەسەر چاوم وتم بۆم جێڕەوەمە بۆ چۆن لێکەوتووە وتی من خێزانم نەماوە لای بووکم لەوەتیان پارەم لێکەوتووە ڕۆژی وای بووکەکانم لەوانەیە 50 جار پێ هاتم خۆزگە نهاتیایە سیارەی لێبایە خوانێنێتەوە لە حەج هاتوومەوە دەستوری لای ئەم وایە کە لە حەج دێەوە نان و خواردن دروستکەی والله ئەم پارە قەرزم کردووتی من ڕۆژی گوڵە بە ڕۆژە ئەفرۆشم ڕوبە سێ پەنجایم دەستەکەوی ئەو کاتە تێگەیشتی وتی چوم دەست بە ژیرفان ماکەم شت کڕم پارەکەم پێ نەماوە ئێ خۆ نەمری و ڕۆ دەرنەچێ و دەرناچێ و زۆر ئیتر زۆر کابرا دڵخۆش بوو زۆر کابرا دڵخۆش بوو وەڵحاصڵ گەیشتینە پاییز ماین و نەمبردین ڕۆژە هاتەوە تەشریفی هێنا سەیرەکەم هێندێ گوێزی هێناوە کە گوێزی هێناوە وتم خاڵە گیان من ئەو پارە من بەس بۆ ڕازیبوونی خوا ئەلحەمدولیلا کە دەست من کەوت سواز بۆ خوا من گەیانمەوە دەستی بەڕێزت بەڵام من پێویستیم بۆ گوێزە نییە وەری ناگرم کەوا وت گریا وتی من لێوە بە ڕیشی سپیەوە هێنامە تۆ لێرە لێم وەرناگری لەوەیان منیش دڵم پێستایتر چەند کیلویەکە بوو لێم وەرگرت ئیتر ئەی کێشا بە سەرسنی خۆیە هەتا من لە دنیا مابم لە دوعای خێر بێ بەشن نەکەم حديثك پیغمبری عزیز من هي صلى الله عليه وسلم كأفرمي إنما الأعمال بالنيات كردوا بنيته كردوا بنيته عزيزانم سرمایەی ژیانی ئێمەی مسلمان سەرمایەکەمان خۆشەویستانم بریتە لەو وەختانی کە هەمانە سەرمایەی عمرمان ئەم وەختانەیە کە هەیە خوای گەورە سوێن ئەخوا بە مطلقی زەمان بە بێسنوور بە زەمان کە ئەفەرمێ وەالعەسڕ جوابێکەی جوابی ئەم سوێنە زۆر ترسناکە
والعصر سوێن بە مطلقی زەمان بەبێ سنوورەخوا ئازانم جوابەکەی چییە؟ ئەفەرمێ إن الإنسان لفي خسر إنسان خسارەتمەندە چەند ترسناکە ئەمە ئازانم زۆر مخیفە بەڕاستی إن الإنسان لفي خسر چونکە ئینسان ئازانم بەردەوام ئیستیهلاکی وەختی خۆیەکە کاتی خۆیە بات بەردەوام کاتەکەی ئەڕوات خی گەورە فریامان کەوتۆ ئیلایەکی داناوە دوای ئەو ئاەتە ئەفەرمی ئیلا ئەداتی نەجاتە لێرەیە کە نەجاتمانەیە إلا کێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر ئاگامان با لە نیەتەکانمان بێ خۆشەویستان ئازانم بەس بە نیەتە مشتێ وەرەگیرێت بۆ نمونە پەرداخێک شەربەتی لیمۆ ئەم پەرداخە شەربەتە لیمۆ ئەگەر من بیبەخشم بە کەسێک یان لە ناو خزم و کەسوکارە خەڵک دانیشت بێ نەخۆشێک لێ دانیشتووە ئەم خزمانەڵ کاکە لیمۆی بخۆ باشە بۆیە هێنن ئەم خەڵکە کە لیمۆکەی پێشکەشەکە شەربەتە لیمۆکە نیەتێکی باشی هەیە نیەتی ئەوەیە کە ئەم کەسە بەشکم بەو شەربەتە لیمۆ ئیسراحەتێ بکات و یان تاکەی دابەزای ئیسراحەتێکی بکە بەس ئەگەر دکتۆرێک هەر هەمان پەرداخە شەربەت بیتاتە دەستی نەخۆشێک کە قورحەی مەعیدەی هەبێ هەر لە مەجلیسەکەیە دکتۆرەکەت لەوە چێ تاوانبار بێت لەوەیە چونکە ئەزانێ بۆ قورحەی مەعیدەکەی خراپەکەواتە نیەتی دکتۆرەکە ئەخوێنێتەوە لێر چونکە ئەزانێ خراپە بۆچی یاتێ بەڵام نیەتی ئەو کۆمەڵی کە دەوریان لە دکتۆرەکەیەوە ئەڵێن بەخوا دکتۆرێکی چاکەوە شەربەتێ پەرداخی شەربەتی لیمۆ یابەم نەخۆشە نازانن پەرداخەکە بۆ ئەو خراپە دکتۆرەکە خۆێزانە خراپە کەواتە دوونیەتی جیاوازێ لێرە ئەمان وا ئەزانن باشە ئەمیش وازانێ خۆێزانە خراپە کەواتە ئەگەرمان بەخشیان پێی نیەتەکەی ئەمان حسێ بکرێەوە لەو کان زەرریشی لێدات و ئەگەر دکتۆرەکە پێی بەخشی نیەتەکەی دکتۆرەکە حسێ بکرێت کە چونکە زەرری لێدات کەواتە نیەت هەموو شتێکە گۆڕی ئازانم مخلص و ڕازگۆکانی حەقیقات بێجگە لە خوا شاهیدێکی تریان ناوێت زەید الخەیر یەکێکە لە سەحابە ئازا و دڵسۆز و بەخشندەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کاتی هەواڵی ئیسلام و دابەزینی قورئان و پێغەمبەرایەتی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە هۆزەکەی زەید الخەیر گەیشت هۆز و قەوم و خزمەکانی بان کرد و کۆی کردنەوە و پیڕاگەاندن کە با بچین بۆ مەدینە و بگەین بە گەورەی ئەم بانگەوازە و بزانین بانگەواز بۆ چیەکات کاتێک گەیشتنە مەدینە و لە پشتی مزگەوتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وشتر و ئەسپەکانیان یەختا کۆمەڵێکی زۆر هاتوون لە دوایین پێغەمبەری بەرەبابی مرۆڤایەتی دەگەڕێن لەو کاتیا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری بۆ مسلمانان دەدا کە ئەم میوانە تازە هاتوانە ڕۆشتنە مزگەوت و چاویان بە مبەلغی حەقیقەت کەوت لە میحرابەکەیە وتاریەدا و گوێیان لە وتارەکەی بوو یەکەمین وشەکانی هەتا کۆتایی سەرسامی کردن و سەرنجی ڕاکێشان و جاذبیەتی نبووەت تۆسقاڵێ حەزی نەفس و ئارەزووی سەدان ساڵی بتپەرستی و شەهوەت و ویستی خراپی بۆ نەهێڵانەوە سەریان سوڕما لە هەموو ئەو سەحابانەی کە وەک تازە هاتوویەک عاشقانە و شەیدایانە گوێیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم گرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو وتارەکەیە ڕووی تێکردن و پێیوتن أنا خير لكم من العزى ولكل ما تعبدون من خێردارترم بۆ ئێوە لە عوزا و هەموو ئەو بتانەی کە دەیپەرستن من خێردارترم بۆ ئێوە لە وشتری ڕەش کە ئاماژە و کینایە بۆ سەروەت و سامانێکی زۆر لە لای عەرەبەکان کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وتارەکەی تەواو بوو زەید لە ناو هەموو خزم و هۆزەکەیە هەستا و بە دەنگی بەرز و بە قەناعەتەوە وتی أشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله وإيتر مسلمان بو زەید جوانترین و کەشخەترینی پیاوانی سەردەمی نەفامی بوو باڵا بەرزێکی زۆر تێر و تەواو بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی لێناو چوو بۆ لای و پێیوت تۆ کێیت وتی من زەیدی خەیلیم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا تۆ زەیدی خەیریت سوپاس بۆ خوایی کە تۆی لە بیابان و دەشت و چیا و بەرزاییەکانەوە هێناوە و دڵی نەرم کردووی بۆ ئیسلام و مسلمان بوویت اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم برتی بۆ ماڵی خۆی و هەتا زیاتر ڕێزی لێ بنێت حەزرەتی عومەریش لە خزمەتیا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی خۆی پاڵپشتێکی بۆ دانا هەتا پاڵ بداتەوە سەید لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شانی دانەدا و ڕێزی تەواوی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم تۆزێکە مسلمان بووە بەڵام دەزانێ ئەدەب لە خزمەتی سەرداری هەموو دنیاە چۆنە بێت صلی الله عليه وسلم
کاتێ دانیشتن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی زەید هەچ پیاوێکیان بۆ وەسف کردبێتم کە بینیومە لە خوار وەسفەکەیەوە بووە کاتێکە بینیومە بەڵام تۆ نا ئەی زەید تەنها تۆ نەبێت لەسەر و ئەو وەسفەوەی کە بۆت کراوە ئەی زەید دوو کار و تایبەتمەندی و خەسڵەتت تایە خوا و پێغەمبەر خۆشی دەوێن لەسەر خۆیی و حلم و حوسەڵە زەید وتی ئەلحەمدولله خوایە کە منت خستۆتە سەر شتانێک خوا و پێغەمبەرەکەت پیان خۆشە لە دواییە زەید لای کردەوە بەلای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وتی یا رسول الله 300 سوارەی باشم پێ بدە دەبمە زامنی ئەوەی هێرشەکەم بە وڵاتی ڕۆم و تێکیان بشکێنم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو نیەت و ئیخلاص و لێبڕان و هیممەتە گەورەی زۆر بەلاوە گەورە بوو فەرمووی لله ذرك يا زيد أي رجل أنت بەسەر سوڕمانەوە رسول الله صلی الله عليه وسلم ستایشی کردو ئەی زەید تۆ چ ناوازەیەکی هەموو ئەوانەی لەگەڵ زەید هاتبوون موسڵمان بوون کاتێ زەید و هۆزەکەی ویستیان بگەڕێنەوە بۆ ناو هۆز و گەلی خۆیان لە نەجد پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆحافیزی کرد و ڕێزی لێگرت و فەرمووی ئەمە چه جۆرە پیاوێکی ناوازەیە کاتێ لە ڕێگەی گەڕانەوەی بۆ نەجد و بۆ ناو خزمەکانی کە گەڕایەوە هەر لە ڕێگەیە وەفاتی کرد و نەگەیشتەوە ناو کە سوکاری لە نێوان موسڵمان بوون و وەفاتیە ماوەیەکی زۆر کەمی پێچوو بەڵام نیەتی گەورەی عمرێکی نەبراوە و داستانی خلاص و بارتەقای زۆر زۆرێکی عمر و کردداری باشە بوو نیەت و ئیخلاصی باش با کەمیش بێت بەسە بۆ سەلماندنی مستاقیەت لە بارەکای حەق تەعالایە